بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە دوایین پێشاتەکان لەبارەی پرسی موچە هەروە گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغداد دەکەین. دێرە تاکو ئێستێک ئێمە بەرنامەکەی تێدا دەکەین گفتوگۆکانی هەرێم و بەغداد لەبارەی نەوت بە ئەنجام نەگەیشتووە، هەروە لەبارەی داهاتی ناوخۆش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە سێشەممە بەڕێوە دەچێت قسەی لەسەر دەکرێت و لە کارنامەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدایە. بۆم پرسەش پرسی موچە لە بەردەم چەند سیناریۆیەکدایە ئەگەرێکی ناردن ئەگەر نەرمیەک بنوێنرێت یاخود درێژکردنەوەی ماوەی لیژنەکان ئەو لیژانەی کە پێک هاتوون چووکە تاکو ئێستا سەداهاتی ناوخۆنەوە تیش نەگەشتونە ڕێکەوتن بۆ قسە لەسەر لێکەوتەی دواکەوتنی موچەر دەکەین لەسەر خەڵک لەسەر بازار کە لە ماوەی 100 ڕۆژی ڕابردووە موچەخۆران یەک موچیان وەرگتووە و لە مانگی 12 ساڵی ڕابردووە تاکو ئێستا 5 موچە دراوە کە ئێمە لە کۆتایی مانگ گەشتین لە ماوەی 9 مانگدا 5 موچە دراوە 4 موچە نەدراوە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاوعالی ئەندامی پەرلەمانی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەڵەبجەوە لەگەڵمانە. کاک شێخ بەخێربێن سوپاسیامەدەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر دوا پێشاتەکان لەبارەی پرسی موچە هۆکاری چیە کە زیاتر لە مانگێکە ئەو لێک تێگەشتنەوە کراوە، بەڵام تاکو ئێستا لیژنەکان نەگەشتونەتە ڕێککەوتن لەبارەی نەهۆت لەبارەی داهاتی ناوخۆ سەر ڕای ئەوەی کە دوو جار ماوەکەیان درێژکراوە، جاری یەکەم 15 ڕۆژ بوو و هەفتەی پێش و هەفتەیەکی دیکە درێژکراوە. بربەستەکان چین کە تاکو ئێستا ناگەن بە ڕێککەوتن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی باڕێز و خۆشەویست. لە ڕاستیە ئەم لێک تێگەیشتنەی کە ناونراوە لێک تێگەیشتن کێشەیەکی هەیە، کێشەکەش ئەوەیە کە هەردوو لایەن هەم حکومەتی عێراق هەم حکومەتی هەرێم نایانەوێ بگەنە ڕێکەوتن، چونکە خاڵەکان زۆر وازەحە. ئەوان حکومەتی عێراق گەر ئێمە بگەڕینەوە بۆ پێشتر بۆ بیلایەتی مانگی حەوت لە هەفتەی یەکەم بە تایبەتی دوو وەرەقە خرایە بەردەم ئەنجومەنی وەزیرانی عێراق. وەرەقەیەکیان وەرەقەی حکومەتی ئیتیحادی بوو، وەرەقەیشان وەرەقەی حکومەتی هەرێمی کوردستان بوو. ئەوەی حکومەتی عێراق ئەگەر بگەڕینەوە سەیرێکی بکەین هەموو ئەو خاڵانەی کە لە لێک تێگەیشتنەکەی حکومەتی هەرێم کە ناوی لێک تێگەیشتن و خاڵەکانی بە هەمان شێوە قەرارەکەی ژمارە 550 حکومەتی عێراقی یا ئەنجومەنی وەزیرانی عێراق کە لە حەڤەی حەوتی 2025 دەرچوو هەمان ئەو خاڵانەیە کە لە وەرەقەکەی حکومەتی عێراقیە تەقدیم کرا بە کۆمەڵێک دەستکاری کەمەوە. دەستکاریەکان ئەتوانم بڵێم شکلی بوون لە بەرژەوەندی تەنها کۆمپانیاکان بوون، یاخود لە بەرژەوەندی حکومەتی هەرێم تەنها لە بابەتی دەستکاری بڕێکی کەم نەوت بوو. ئەگینا خاڵەکانی تر هەمووی بە شێوایەک دەستکاری کرابوو کە ناکۆکیەکان وەکو ئێستا بمێنێتەوە و بەردەوامی شەبێ بە تەکید ئەم ناکۆکیانە. بنمونە با من دوو نمونە بێنمەوە لە لێک تێگەیشتنەکە کە تەنها ئەوەی حکومەتی عێراق تەقدیمی کردهبوو 282,000 بەرمیل بوو کە حکومەتی هەرێم وتبوویان ئەوەندە بەرهەمەیەنین. حکومەتی با بڵین عێراقی لە قەرارەکەی ئاماژەی بەوە کردهبوو کە ئەو لەو بڕە 236 تەسلیمی حکومەتی عێراقی بکرێ یاخود تەسلیمی سۆمۆ کرێ. حکومەتی هەرێم داوای کرد کە تەنها 6,000 بەرمیل کەم بکرێتەوە، یعنی لە 236ەکەەوە کرایە 230. بە هەمان شێوە داوای 65,000 بەرمیلی کردهبوو، بەڵام حکومەتی عێراق داوای 46,000 بەرمیلی کردهبوو کە بدرێ بۆ بەرهەمی ناوخۆ. حکومەتی هەرێم داوای کردهبوو کە بکرێتە 50، واتە 4,000 بەرمیلیش لەوێ زیاد کرابوو. تەنها ئەم دوو خاڵە حکومەتی هەرێم با بڵین داکۆکی لەسەر کردهبوو کە بە شێوازێکی گشتی کرا بە هەڵاو کرا بە دەستکەوتی زۆر کەس و بە هەمان شێوە لە 200 ملیارۆ کرا و بە 120 ملیار. بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ خاڵەکانی تر سەیرەکەی کۆمەڵێک بابەتی کەیتیایە کە معلقە لەوانە لە خاڵێکیانە مەسەلەن کە باز لەوە کرابوو کە تەنها موچەی مانگی 5 کە ئەنێرێت احتیما دەکاتە سەر 120 ملیار بۆ مانگەکانی داهاتووە بێ لە ماوەی 2 هەفتە یەکلا بکرێتەوە کە داهاتی نانەوتی چەندێکە
تەسلیم بە لیژنەیە بکرێ، لیژنەکە لە ماوەی 2 هەفتە ئەبێت یەکلایی بکاتەوە. بەڵام هەمومان نەزانینەوە 5 هەفتە بۆ 6 هەفتەیەچێ تاوەکو ئێستاش یەکلا نەبووەتەوە. ئەوە بوو هەفتەی ڕابردوو حکوومەتی عراقی یا مەجلیسی وزەرای عراقی بڕیاریکەی دەرکرد لە ماوەی هەفتەیەکە هەمان ئەو قەراری کەوتبیان لە ماوەی 2 هەفتە تەواو بێت یەکلای بکاتەوە لیژنەکە. لە سەبارەت بە داهاتە ناونەوتیەکان اختلافێکی زۆر هەیە، جیاوازێکی زۆر هەیە لە بیرکردنەوەیانە. حکوومەتی عراقی وەزارەتی دارایی بە تایبەتی اعتیمادی لەسەر قانونی ئیدارەی مالیە. بەپێی قانونی ئیدارەی مالی پێویستە ڕسومات، زەرائب، گومرگ هەموو ئەو داهاتانە تەسلیم بە حکوومەتی عراقی بخرێتە سەر خەزێنەی حکوومەتی عراق. هەندێکی لە 150 هەندێکشی لە 100. حکوومەتی هەرێم اعتیمادی لەسەر دەستورە، بە تایبەتی لەسەر مادەی 121. حکوومەتی عراق اعتیمادی لەسەر هەم دەستوریشە لە مادەی 110 و اعتیمادی لەسەر قانونی ئیدارەی مالیە و اعتیمادی لەسەر قانونی موازنەیە مادەی 13 و اعتیمادی لەسەر قەراری محکەمەیە. بەپێی قەراری محکەمە قانونی موازنە لەگەڵ قانونی ئیدارەی مالی پێویستە کە ئەمانە لە 150 بە لە 100 هەندێکی تەسلیم بکرێت. بەڵام حکوومەتی عراقی نەخێر ئەڵێ بەپێی دەستور مادەی 121 ئەوانە ڕسوماتی محەلین پێویستە کە بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم نەک بۆ حکوومەتی عراقی. لەسەر ئەمە بەڕاستی نەگەیشتونەتە هیچ نەتیجەیەک. ئەمە سەبارەت بە داهاتە نانەوتیەکان. سەبارەت بە داهاتی نەوتی ئەویش هەر لە یەکەم ڕۆژەوە ئەو گرفتیان هەیە. بنمونە لە 14 حوتی 2025 پارتی و یەکێتی لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیانە بە ئامادەبوونی سەرۆکی هەردوو ئەو پارتە بڕیاری ئەوەیان دا کە ئەم ڕێکەوتنە بکرێ. بەڵام لە هەمان ئەو ڕۆژە کۆمپانیاکانی بەرهەمێنانی نەوت بە تایبەتی ئەپیکۆر بڕیاری ئەوەیان دا کە ئێمە ناچینە ژێرباری هیچ لێک تێگەیشتن و هیچ ڕێکەوتنێک تاوەکو لەگەڵ ئێمە ڕێکەوتنێکی نووسراو نەکرێت، تاوەکو ئێمە قەرزەکانمان بۆ نەگەڕێتەوە، تاوەکو ئێمە ڕازی نەکرێت. بە هەمان شێوە لە 16 حوتا کە حکوومەتی هەرێم ڕایگەیاند کە لێک تێگەیشتنی ئیمزا کردووە قەرارێکی نات بۆ حکوومەتی عێراق، لە هەمان ئەو ڕۆژە ئەپیکۆر بڕیاری ئەوەی دا کە ئێمە تاوەکو ئێستا لە هەر کۆبوونەوەی کابووین داکۆکیمان لەوە کردووە کە ئەبێ گەرانتی بە ئێمە بدرێەوە پەشیمان نەبووینێتەوە. تا ئەم دەقەش ئەپیکۆر ئامادە نییە کە نەوت ڕادەست بکات و حکوومەتی هەرێمیش کە لە قەراری ئەم ئەخیرەی ئەنجومەنی وەزیران کە لە هەفتەی ڕابردوو 3 خاڵی دیاری کردبوو. طبعا 3 خاڵەکانی پێشووتری وەرەقەی حکوومەتی عێراق بوون، خاڵێکی لەبیر چوو بۆ ئەویش کە ئیلزامکردنی کۆمپانیاکانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ حکوومەتی عێراقی کە بێت ئیلزامیان کات. بەڵام کۆمپانیاکان لە 140 بەرهەمێنانی نەوت هی ئەوانە لە 160 حکوومەتی هەرێمەواتە حکوومەتی هەرێم ناتوانێت ئیلزامیان کا بەپێی گرێبەستەکانیەوە. گرێبەستەکانیشیان دانی پیانراوە لەلایەن دادگاکانی محەلیەوە، بە تایبەتی دادگاکانی بەغدا. لەبەرەوە بەڕاستی لە بابەتی تەسلیمکردنی نەوتی شۆتاوکو ئێستا نەگەیشتونە نەتیجە. بەڵام بۆ بینەران و بیسەرانی بەڕێزیش باز زۆر باش ڕوون بێ کە ئەمانە بیانون پاساون، چونکە لە هەم قەرارەکەی ژمارە 550 حکوومەتی عێراق هەم لە قانونی موازنە مادەی 12 بەرگەی با ئاماژەی بەوە کردووە ئەگەر نەوت تەسلیم نەکرات یاخود نەوت تەصدیر نەکرا زۆر ئاساییە ئەتوانرێت تەسلیمی وەزارەتی نەوتی عێراق بکرێ خۆی تەسەڕوفی پێوەکە ئایا بۆ بەرهەمێنانی ناوخۆ بەکارهێنێ یاخود نا. و بە هەمان شێوە تەن هەموو نەوتەکەی هی ئەپیکۆر نییە، بە نمونە خوڕمەڵە هی کۆمپانیای کارە و نەوتی کێڵگەی هەولێریش بە هەمان شێوە هی ئەپیکۆر نییە. یعنی چەند کێڵگەیەکمان هەیە کە ئێمە ئەتوانرێت بەرهەمهێنان لێی بکرێت و خارجی ئەپیکۆرە ئەگەر حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بیانەوێ با بڵین موچەخۆر نەکەنە بارمتە، سزای موچەخۆر نەدەن، زۆر تەبیعیە ئەکەوتنە ڕێکەوتن. بەڵام هەردووکیان بەڕاستی کات بەڕێەکەن، چونکە لە قازانجیانە حکوومەتی ببورە. بەڵێ بەس ئەوەی کێستا ڕوونە بەڕێزت دەڵێ لە سەداتی بڵێن لە سەرنەوت ئەوە نەگەشتونە ڕێکەوتن و کۆمپانیەکانی نەوت ئەوەی ئەپیکۆر کاش کۆمپانیایە تا ئێستا ڕازی نەکراون کە کۆمەڵێک مەرجیانەیە لە سەداتی نانەوتی نەگەشتونە ڕێکەوتن. ئەی ئێمە لە بەردەم چی دێن؟ چکەمڕۆ نێچیمان بارزانانی سەرۆکێرێم دەڵێ
نزیکین لە چارەسەری کێشەی موچە سێشەممە سپەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە لە بەردەم چەند سیناریۆیەک دایم بڵین ئەگەری ناردنی هەیە یاخود درێژکردنەوەی ماوەی لیژنەکان لە بەردەم چی دایم مادام نەگەیشتونەتە ڕێکەوتن. بەڕاستی ئەگەر بیانەوێ نەشگەنە ڕێکەوتن هەر موچە ئەنێرن وەک باسم کرد کە ئەمە ڕێکەوتنی هەردوو لایەنە بۆ ئەتوانم بڵێم ڕێکەوتنێکی بێتام و ڕێکەوتنێکی بێپاساوە بە تایبەتی بۆ هەڵمەتی هەڵبژاردن هەردوو لا بەکارێنن بە تایبەتتر حکوومەتی عراقی بەڕاستی لە ئێستادا وە کۆڵمەتێکی هەڵبژاردن بەکارێنەوە حکوومەتی هەرێمیش بێباکە لە موچە خۆران بۆچی بێپاکە چونکە بێباکە بۆ چونکە ئەوانەی لە ئاستی باڵان بەڕاستی نازانن موچە چییە نازانن هاوڵاتیەک کە موچەکەی 500 هزار دینارە بووە ماوەی 3 مانگوەری نەگرت بێ لە چیا بەکاری بێنێ ئاگیان لە بژێوی هاوڵاتیان نییە بۆچی چونکە خۆیان لەو ئاستە باڵا احتیمادیان لەسەر موچە نیە هەر بە نمونە من گوێم لە یاریدەدەری سەرۆکی حکوومەت بوو باسی لەوە کرد کە لەو داهاتە نانەوتەی کە هەیەە لە مانگانە 320 بۆ 340 ملیاریان هەیە لە مانگێکە لەمە مانگی 8 ملیاریەچێتە بەردەست بۆ وەزیرەکان و کاربەدەستانی ئاستی باڵا ئەم 8 ملیارە لە مانگێکە بەردەست ئەگەر بۆ هاوڵاتیانی ڕوونکەینەوە بەردەست هیچ حساباتێکی لەسەر نییە نەگەنجی نە تەدقیقیەکان نە ڕقابەی مالی لێ پرسێتەوە نە وەزارەتی دارایی متابعەیەکە تەنها مانگانە بەردەستێک بە نمونە دێتە وەزارەتێک ئەدرێتە وەزیرێک ئەدرێتە بەرپرسێک 20 میلیۆن 25 میلیۆن 30 میلیۆن ئەمانە هیچ لێپرسینەوەیکی لێ نییە لە بەردەستانیەوە بە هەماشیەوە ئۆتۆمبیلەکانیان مانگانە فریە بە بنزین سەرفکردنەوە میوانداریان فریە و لەبەرەوە احتیمادی هیچیان لەسەر موچە نییە ئەو بەرپرسانەوە نازان هاوڵاتیان لە چه ئاستێکی بژیاژن ئەگەر حکوومەتی عێراق بیەوێ بەڕاستی بەبێ ڕێکەوتنیش موچە ئەنێرێت چونکە قەراری محکەمە ئەمە خوازیێ ئەمە یەک دووهەم لە قەراری 550 لە خاڵی پێنجەمە ئەڵێت ئەگەر حکوومەتی هەرێم نەوتەکەی تەسلیمی سۆمۆکرد اینجاوەکو موچە بنێرێ بەڵام موچەش نێرا من تەسەوریەوە کەم ئەگەر بیانەوێ سبەینێ ئەو بڕیارە بدەن ئەکرێ مودەکە درێژکەنەوە موچەی مانگی 6 بدەن بەڵام بە هەردوو لایەن و بەداخەوە سزای موچەخۆرە دەن و حکوومەتی هەرێم بیانوویەکی زۆری دەستەوە داوە کۆمپانیەکانی کردووەتە باڵادەست بەسەر حکوومەتی هەرێم و بەدەست حکوومەتی عراقیشەوە بەدەست هاوڵاتیانیشەوە ئەتوانم بڵێم ئێستا نەوت لە دەستی کۆمپانیەکانە لە دەستی نەخەڵکە نە حکوومەتە نە هیچ کەسێکیکەیە بێگومان لە کۆمپانیەکانی شاپشک و بەشدارێکی زۆریان هەیە واتە قازانجی کۆمپانیەکان ئەولاترە بەلایەن هەردوو حکوومەتەوە تاوەکو هاوڵاتیان لەبەر چاوکردنی هاوڵاتیان کراوەتە دەرەجە دوو بەڵ ئەوەی کە پەیوەستە بە کۆمپانە نەوتیەکان خۆتان ئاگدار بوون کە لە بینی بڵین چواردەی حەوت تاوەکو هەفتەی حەوت زیاتر لە پێنجێریشی درۆنی کرا سەرکێڵگە نەوتیەکان ئەو کاتەوە کرا بە پاسا و کێمە نەوتمان نییە پێت هەمدەین بەزیستا نەوتی هەرێم گەشتۆتەوە ئاسی خۆی ئەگەر نەگەشت پێێتەوە ئاسی خۆشی ڕەنگە 10,000 بەرمیلێک کەم بێت یعنی ئەو کاتەژەوە کرا بە پاسا خۆی سەیس پاساویک نەماوە ئەگەر پێشتە پاساوی درۆنەکانە بووایە بەڕاستی پاساوێکی جێی خۆی نییە ئەو پاساوی کە چەند جارێک گوێم لە یاریدەدەری سەرۆکی حکوومەت بوو کە ئەوەی کردبوو بە پاساو کە درۆنەکان لە هەمان ڕۆژی ڕێکەوتنا با بڵین ئەو بڕیاریاندا بەڵام وانە بوو چونکە ئەگەر بگەڕینەوە بۆ تاریخەکەی لە 14 و 15 و 16 درۆن هێرشیان کردە سەر کێڵگە نەوتیەکان بەڵام لە حەڤەی حەوتە قەرارەکە دەرچووە لە هەژدەی حەوتە حکوومەتی هەرێم پێشوازی لە قەرارەکە کرد لە هەموو ئەو قەرارانە کە 230 تەسلیمەکەین و تاوەکو یاسەش کۆمپانیاکان هیچ ئاماژەیەکیان نەکردووە بە ئەو خاڵەکە هۆکاری تەسلیم نەکردنی نەوت درۆنەکانە یاخود هێرشکردنە سەر کێڵگەکانە بەڵکو ئاماژەکەن بۆ چەند خاڵێکی کە لەوانە گرنتی وەرگرتن کە ئەم گرێبەستانە حکوومەتی عێراق دانی پیابنێ یاخود گرنتیان باتێ کە ئەو پارەی کە
لە داهاتی خۆیانە کە لە سەدا چلە ئەوان وەری بگرن و قەرزەکان کە زیاد لە ملیارێک دۆلارە قەرزەکان بۆ بگەڕێنرێتەوە و ڕێکەوتنێکی سێقۆڵی هەبێ لە بینی حکومەتی هەرێم و لەگەڵ حکومەتی عێراق و لەگەڵ کۆمپانیەکانەواتە ئەوانیش خۆیان بە بەشێک لە ڕێکەوتنەکان نەزانن ئەم قەرار و ئەم بڕیارانە و ئەم ڕێکەوتانە بەڕاستی ڕێکەوتنێکی هەشتە ڕێکەوتنێکی زۆر لەرزۆکە چونکە ڕێکەوتنێکی سێقۆڵیە یەکدانە لەو لایەنانە ئەگەر پاشگەز بێتەوە یاخود عرقەلە دروستکات ڕێکەوتنەکان فەشەل هێنێ لەبەرەوە ئەوانە بیانوویەکی بەڕاستی بێمانایە چونکە کۆمپانیەکان قازانجێکی زۆرەکەن ئەو قازانجایی لەم فترا کردویانە کە لە فترەی چارێکی یەکەمی ئەم ساڵایە ساڵی 2024 ئەو قازانجیان نەکردو کۆمپانیەکان واتە بە پێچەوانەوەیە کۆمپانیەکان نەوتی خۆیان بەرهەمەێنن و بە قاچاغ نایفرۆشن طبعاً بە وەکو حکومت خۆی ئەڵێ بە ئاشکرای فرۆشی نیە ئەم نەوتە لە سەدا چلی بۆ ئەوانە لە سەدا 60 بۆ حکومەتی هەرێمە لەم لە سەدا 60شی هیچ داهاتێک نامێنێتەوە بۆ خەزێنەی حکومەت بۆ خەزێنەی وڵات بۆ خەزێنەی هەرێمی کوردستان بەڵکو ئەویشی هەمووی ئەچێت بەملاولا لە سەدا 20 وەکو خۆیان ئەڵێن ئەچێ بۆ قەرزە لە سەدا چلی ئەچێ بۆ کارەبا کە کارەباکەش بە نرخێکی گران ئەدرێ بە هاوڵاتیان و لە سەدا چلیشی ئەچێ بۆ پاڵاوگەکانیش بە نرخی مەدعوم نادرێ بە هاوڵاتیان و لە سەدا پێنجیشی ئەچێ بۆ گواستنەوە بۆ پاڵاوگەکان کە ئەمیش بە هەمان شێوە بە نرخێکی مەدعوم نادرێ بە هاوڵاتیان واتە لە هەموو لایەکەوە کۆمپانیەکان لە قازانجان هاوڵاتیان و حکوومەت ئەگەر ناوی بنین حکوومەت بەڕاستی ئەگەر ناوی بنین حکوومەتی هەرێم کە بەداخەوە کە حکوومەتی هەرێم چاوی لە کۆمپانیەکانە تاوەکو چاوی لە خەزێنەی وڵات هەیە چاوی لە کەرتی تایبەتە تاوەکو چاوی لە کەرتی گشتی بێ ئەگەر ناوی بنێن هیچی نایەتە ناو خەزێنەی حکوومەتەوە بەڵێ ئەوەی کە پێوەست بۆ بڵێن شەفافیژین لە گفتوگۆکان چکە دەڵێن ئێمە ڕێکەوتوین یانزەی ئەم مانگە وەزارەتی سامانە سروشتیەکان ڕاگەیەنراوێکی بڵاو کردوەوە وتی ڕێکەوتین لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق 23 کەس نازانم واژویان کردووە 17 لە هی عێراقا بەس قسەکردن لەگەڵ تورکیا ماوە یعنی ڕازگویەتیش نییە وایە لەو ڕێکەوتانێک کە کراون لە ناوڕۆکی ڕێکەوتنەکان ئەگەر کراوە ئەمڕۆ بڵێنەوە 25 مانگە ئەوان وتیان 11 مانگ ڕێکەوتنەکە کراوە وەکو بەڕێز وشتت ڕێگە چارەژانراوە لە یاسای بوو جاگەرنەوە تەنادە نەکرایەوە ئەوە دەتوانرێ وەزارەتی نەوتی عێراق بۆ پێداویستی ناوخۆ بەکاری بێنی بەڵێ ڕێکەوتن بەحساب لە بینی حکومەتی هەرێم و لەگەڵ حکومەتی عێراقا کراوە نزیکەی 23 کەس واژویان لەسەر ڕێکەوتنەکە کردووە بەڵام کۆمپانیەکان حضوریان نەبووە لەو ڕێکەوتنا کۆمپانیەکانیش ئامادە نین نەوت تەسلیم بکەن ئێستا حکومەت خاوەنی نەوت نییە کەس خاوەنی نەوت نییە کۆمپانیەکان خاوەنی لە سەدا چلی ئەو نەوتەن ئەمە لە سەدا چل لە کاتی بەرهەمێنانە دوایش لە قازانجەکەی نسبەیەکی زۆریش قازانجەکەیان چکە ئێستا نەوت دەفرۆشن بە $30 لە مووقعە ئەم نەوتە لە دەرەوە ئەفرۆشتێ بە 65 و 70 واتە لەوێشە قازانجێکی زۆرەکرێ لەبەرەوە بە هیچ شێوەیەک ئامادە نین دەستبەرداری ئەم قازانجە بن تا ڕۆژێک درەنگتر نەوت ڕادەست بکەن قازانجێکی زۆرترەکەن چونکە ئەگەر ئێستا 250,000 بەرمیل نەوتیش بەرهەم بێنرێ ئەو 250,000 بەرمیلە نەوتە داهاتەکەی بۆ کۆمپانیەکان بە دەرەجەی یەکەمە ڕوای یاخود بۆ خەزێنەی وڵات ناگەڕێتەوە خەزێنەی حکومەتی هەرێم ناگەڕێتەوە لەبەرەوە تا ڕۆژێک درەنگتر نەوت تەسلیم کرێ ئەمانە قازانجی زیاترەکەن ئەو کەسانی کە لە پشتی ڕادەست نەکردنی نەوتەوەن قازانجترەکەن حکومەتی عێراقیش بە هەماشیەوە ڕێکەوتنێکی وەک باسم کرد هەشتە یعنی تاریخێک دیاری نەکراوە لەو تاریخەوە ئەگەر نەوت تەسلیم نەکرا چی ڕوئەدات یاخود کێ ئەگەر یەکێک لەم ڕێکەوتنا یا لەم دێک تێگەیشتنا یەکێک مخالفەی کرد کێ ئەتوانێت محاسبەی لایەنی بەرامبەر بکات چه دەستگایەک هەیە کە بتوانێت چاودێری ئەمە بکە ئەمانە هیچی تیانە بەداخەوە ئەو ڕێکەوتنە کە وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکان کردیان 23 کەس واژووی کردووە بەڵام لێک تێگەیشتنێکی کە هەموو خاڵەکانی تایە هیچ کەسێک واژووی لەسەر نەکردووە حکومەتی هەرێم ئامادە نەبوو خۆی بچێتە بەغداد کەسانی بەرپرسیار و کەسانی خاوەندە سەڵات بنێرێتە بەغداد وەکو خۆی ئەڵێ بە بەریدا لێکتێگەیشتنەکەی ناردووەتە بە کەسێکە لێکتێگەیشتنەکەی ناردووەتە بەغا بەبێ ئەوەی کە لە قانونەکان شارەزا بن بەبێ ئەوەی خاڵ بە خاڵ
دیراسی بکەن. حکوومەتی عراقی احتیمالی لەسەر قانونی ئیدارەی مالیە ئەو کەسانی هیچیان لە قانونی ئیدارەی مالی نەزانیوە کە چوونەتە ئەوێ ئەوانە ناکە وەفدەکان ڕۆشتون وەفدەکان شارەزایان نەبووە بەڵام هیچ دەسەڵاتێکیان نەبووە لەبەرەوە لێک تێگەیشتنەکە کاتێ واژوو کرا هیچ کەسێک ئیمزای لەسەر نەکردووە بەڵکو بە تەلەفۆن پیان وتون کە ئەم تێگەیشتنە ئەم خاڵانەیە و واژوو کراوە ئەبینیت کە ئێستا ئەو هەموو مشکلە دروست بووە و دواتریش مشکلە دروستە بێ بنمونە لە خاڵی یەکەمی نەوت کە تاوکو ئێستا باسییان نەکردووە کە مشکلە دروستە بێ ڕادستکردنی 230,000 بەرمیل نەوتە و دواتریش ئینتاج چەندێک بوو ئەبێ هەمووی تەسلیم کا پێ قانونی موازنە تا ئاگاتە 400 و سەرتریش ئەمەیان تاوکو ئێستا جێبەجێ نەکراوە 50,000 کاگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم بۆ ناوخۆ کە بە نرخی مەدعومیش نایات بە هاوڵاتیان وەکو بانزین و نەوت و گاز و ئەمانە ئەمەش تایەتی لە خاڵەکانە ئەڵێ تێچووەکەی هەم بەرهەمهێنان هەم گواستنەوە لەسەر حکوومەتی هەرێمە و دواتریش ئەڵێ و داهاتی ئەم نەوتە ئەبێ بگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەتی ئیتیحادی واتە ئەگەر حکوومەتی هەرێم نەوت بە گران بفرۆشێ بە هاوڵاتیانە ئەبێ ئەو قازانجەی کە ئەی کات ئەو داهاتەیەتی بگەڕێنەوە بۆ خەزێنەی حکوومەتی ئیتیحادی ئەمەش ماوە ئەم خاڵەکە لە کاتێکە ئەکەونە ناکۆکی لەسەری ئەلموهیم هەردووکیان بەتەمان ئەم گرێبەستە یاخود ئەم ڕێکەوتنێکی کاتیە تا ئەخیری ساڵ دایان ناوە کە تاوەکو ێسش هەمومان نەزانی کە هیچی نەکەوتوتە بواری جێبەجێکردن بەڕاستی سزادانێکی زۆر ناخۆشی زۆر بێمانای هاوڵاتیانە دەن و زۆریش وازەحە کە هەردووکیشیان ئاگادارن چونکە کۆمپانیا نەوتیەکان ئەڵێن ئێمە ئەمەمان بە سەراحەت بە حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم وتووە کە نەوت تەسلیم ناکەین و حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە ئەڵێ بە سەراحەت ئێمە وتومانە داهاتی نەوتی لە دەسەڵاتی ئەمە ئەمەندەی هەیە و مانگانە هەموو ئەمانە ئەدەینە حکوومەتی عێراقی کە داهاتمان سفرە بۆ حکوومەتیەوە ئەوەندەش قەرزارین و داهاتی نانەوتیش بە هەماشەوە ئیرادات ناگەڕێنینەوە ئەوانێ محەلی بەڵێ پەیوەست بە داهاتی ناوخۆەوەی کە بەڕێز وتە تاکو ئێستش ڕێکەوتن نەکراوە چووکە خوێنەوەی جیاوازەیە بۆ یاسای ئیدارەی مالی یاسای بودجێ عێراق ئەیە و داهاتانی کە لە ناوخۆش کۆ دەکرێتەوە خۆ ئەگەر تەسلیمی بەغداژ ناکرێ هیچ شفافێتێکەیە لە ناوخۆ چی لێ دەکرێت من ئەمڕۆ گوێم لە لێدوانێکی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بوو دەی و کاتێک ئێمە لە کابینەی نۆ لە مانگی حەوت چوینێتە سەرحکم داهاتی ناوخۆ ماگانە 140 ملیار بوو دواتر بەرزمان کردەوە بۆ سەروی 300 ملیار ئەم بەرزکردنەوەی لەسەر گیرفانی هاوڵاتیان نەبوو و ئێستا کە تەسلیمی عێراقیش ناکرێت هیچ بۆ ناوخۆ لە چ ڕۆیەکەوە سوودی لێ دەبینرێ ئەو داهاتە ناوخۆ بەپێی وتەی حکوومەت خۆی مانگانە لە 320 ملیار بۆ 340 ملیارە تا ئێستاش ئەو ڕسوماتانەی بەڵام ئەمانە بەشێکی لای حکوومەتی عێراقە وەکو گومرگ و زەریبە کە بەپێی ئەوان نسبەکەی کەمە چونکە ئەو ڕسوماتانەی کە لە حکوومەتی عێراقی وەرەگرێن نزیکەی 11 ڕسوماتە بەڵام ئەوانەی لە هەرێم زیاد لە 70 ڕسومات وەرەگیرێ ئەم ڕسوماتانە لەسەر شانی هاوڵاتیە واتە ڕسوماتی زیاتر لەسەر شانی هاوڵاتی وەرەگیرێ حکوومەتی عێراقی ئەڵێ بەپێی قانونی ئیدارەی مالی و پێ قانونی موازنە و پێی بڕیاری محکەمە پێویستە ئەمانە تەسلیم کەیوە حکوومەتی عێراقی لە بەیانەکەی وەزارەتی داراییە ئاماژەی کردووە بەمانە کە پێویستە ئاماژە بدرێ بە قانونی ئیدارەی مالی و بە قانون و پێ قانون ئیرادەکان واردات تەسلیمی حکوومەتی ئیتیحادی بکرێ حکوومەتی هەرێم ناخێر نایەوێ ئەمان تەسلیم کاڵێ من تەقەشوفێکی زۆرم کردووە مانگی و ئەم بارگرانیم خۆ سەر هاوڵاتی بۆچی بۆ ئەوەی کە ئیدارەی حکوومەتی هەرێمی پێ بکەم بەڵام بەڕاستی ئیدارەیەکی فاشیلە بۆچی ئیدارەیەکی فاشیلە وەک باسم کرد تۆ 8 ملیارە مانگاداڕوە بە بەردەست بەبێ حسابکردن 158 ملیار ئەچێ بۆ بودجەی تەشغیلی وەکو خۆیان ئەڵێن ئەمە لە 160 یعنی لە 140 کەمیان کردێتەوە کە بودجەی تەشغیلی بەڕاستی ئەوەندەی کە من لە ئیدارا بووم ئەوان پێویستی بەدەستکاریکی زۆر هەیە و پارەکە بە هەدەرا زۆر ئەڕوا بە تایبەتی بەس بەشێکی زۆری ئەدێ بە کۆمپانیای کەرتی تایبەتی حیزبی کە بە نرخێکی زۆر بنمونە ئەگەر
بابەتێک ملیارێکی تێچی ئەوان بە 5 ملیار 6 ملیار ئەدرێ بە کۆمپانیاکە ئەم قازانجە بۆ حکوومەتە ئەمە بە ناوی بودجەی تەشغیلیەوە ئەڕوات و بە هەمان شێوە بۆ کارەبا بۆ شوێنەکانی کەش ئەڕوات ئەمانە هەمووشی لەسەر شانی هاوڵاتیان جاری کە بە چەند جارێک وەریەکردنەوە بەنموناوان باسی لەوەکەن کە ئەم نەوتە داهاتەکەی ئەچێ بۆ تەصفیەی نەوت بۆ کۆمپانیای کار و لاناز و کۆمپانیای قەیوان بەڵام لەولاوە دیار نییە داهاتەکەی چەندێکی بۆ خەزێنەی حکوومەتە هیچ لەولاوە نەوتەکەی یاتێ بە نرخێکی هەرزان و داهاتەکەشی ناگەڕێتەوە و نەقڵەکەیشی لە 5 نەوتەکە ئایا بە نەقل بۆ گەیشتن بە ئەو شوێنانە لەبەرەوە حاڵەتەکە بەم شێوەیە پێویستی بە ئیدارەیەکی ناجی هەیە بۆ ئەوەی ئەم داهاتانە ڕێکخاتەوە بۆی بتوانرێت بە داهاتی ناوخۆ و بە داهاتی نەوتی ئەوەی کە چەند مایە کە تەسلیم نەکراوە طبعاً چەند مایە کە تەسلیم نەکراوە دیار نییە کە چی لێکراوە زیاد لە 28 مانگ 29 مانگە نەوت ئەڕوات بەم شکڵ تاوکە داهاتی دیار نییە بۆ خەزێنەی حکوومەت باشە کە تۆ داهاتەکە و دیار نییە سەفرە وەرە داهاتەکە و تەنزیم کەرەوە بۆی بتوانیت موچەخۆران ڕازی کەی کاڵێ حکوومەتی عێراقی زوڵم و ستەم لە ئێمەکە هاتینە سەر ئەوەی کە حکوومەتی عێراقی زوڵم و ستەمەکە وەرە ئەم داهاتی کە هەتە داهاتی نەوتی و لە داهاتی نانەوتی ئەوەی کە ئەچێ بۆ کۆمپانیاکان کۆمپانیا ملزەم کات کە چەند موچەیەکی پێدا بەش بکەی بەڵام نە ئەوەی ئەوێت تەسلیمیکانە ئەوە شێوێت کە ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراقیە جێبەجێ بکرێ وەک باشیشم کرد لەما حکوومەتی عێراقی تاوانبارە بۆچی تاوانبارە چکە هەرم کۆمپانیانەی کە ئێستا کارەکەن بە تایبەتی ئەوانەی کە خەریکی با بڵێن داهاتە کۆمپانیا محەلیەکان کە سەر بە حیزبن لە حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی عێراقیە کۆمەڵێک پرۆژەی زۆر باشیان هەیە ئەتوانم بڵێم نیسبەکەیان لە حکوومەتی هەرێمی زیاترە بەڵام حکوومەتی عێراقی دەست نابات بۆ مەساڵحی هەم ئەحزابی کە مشارکن لە ئیداری دەولە و مشارکن لە حکوومەتە و مشارکن لە پرۆژەکانیانە بەڵکو دەسەبات بۆ موچەی موچەخۆران کە پێی قەراری محکەمە بەڕاستی نابێت دەستبەریە بۆ موچەی موچەخۆرانی هەبێت سزای ئەوان بدات لە جیاتی سزای هاوڵاتیان بەڵێ ئەوەی کە بەرەزت باست کرد پێویست بە زۆربوونی ڕسومات لێرە ئەگەر لێرە 11 جۆر بڵێن لە بەغدە 11 جۆر بێ لێرە سەروی هەفتا بێ ئێستا کاتیەوە نیە و بارگرانی لەسەر خەڵک هەڵگرن کە موچەنیە کە بێ بازاڕیە هەر ئەو موچە ئەو باج و ڕسوماتە وەربیرێک کە فیدراڵین و لە بەغدایشی پێدەکرێ یعنی ئەو ئەوانە هەڵبۆشتێنرێنەوە کە بەنایاسایی یاخود بە بڕیاریان بەڕێنمایی لێرە باج و ڕسومان لەسەر خەڵک زیاد کراوە طبعا ئەو نەخێر ئێستا بە هیچ شێوەیە کاتیەوە نییە پێویست بەوە کات کە هاوڵاتی باجی ئەمەنەدا ئێستا چەندێ موچەخۆر لە زەرەرایە ئەوەندەیش دوکاندارێک ئەوەندەیش هاوڵاتیانی کەش لە زەرەران لە زەرۆزیانن چکە موچەخۆر کە موچەکەی نەبوو ئەو کارەکەی ناچێتە ناو بازاڕەوە یا با بڵێن موچەکە ناچێتە ناو بازاڕەوە لەبەرەوە ئەو کە ئێستا کار و کاسپیش نەماوە زەریبە و ڕسوماتەکان هەر بەردەوامە هەر وەکو خۆی بەردەوامە ئەمانە هەندێکی بەڕێنمایی هەندێکی بە بڕیار هەندێکیشی بە یاسا ڕێکخراوە طبعاً بەپێی دەستور ئەتوانێت حکوومەتی هەرێم ئەمانە بکات وەک باسم کرد لە مادەی بەپێی مادەی 120 ئەتوانێت حکوومەتی هەرێم ئەمان بکات بەڵام لە ئێستا ئەوانەی کە کردوێتی بە تایبەتی نزیکەی 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵەتێ هەمووی نایاساییە هەمووان نەزانین کە یاسا ئێستا پەراوێز کراوە لە هیچ شتێکا گوێ بە یاسا نادێ ئەسڵەن حکوومەتی کاربەڕێکەر خۆی دەسەڵاتی ئەوەی نییە کە ئەم بڕیارانە دەرکا خۆی نایاساییەوە پەرلەمان ێستا نەماوە هەموومان نەزانین کە بە نایاسایی ئیش و کارەکانەکە دیوانی چاودێری دارایی سەرۆکایەتەکەی ئێستا سەرۆکایەتی نییە چونکە بەپێی یاسا مودەکەی تەواو بووە سەرۆکایەتی داواکاری گشتی بە هەمان شێوە دەستەی دەستپاکی سەرۆکی دەستپاکی بە هەمان شێوە واتە لە هەرێمی کوردستانە نە چاودێری ماوە نە یاسا ماوە نە گوێ ئەدێ بە ڕێنمایی لەسەر میزاج زۆرتر ئیشەکان ئەڕوا و ئاگایان لە هاوڵاتی نییە بەڕاستی کۆمەڵێک لەسەرەوە و کۆمەڵێک ڕاوێژکاری ئەتوانم بڵێم هەلپەرست لە دەوروبەری بەرپرسانی سەرەوەن لەوانەیە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەوانیش بیر لەوە چارەسەرێ بکەن ئەمان
دنیایان لێکردوون بە بەهشت و دریان لێکردوون بە شامی شەریف و وایان کردووە کە هاوڵاتی ئێستا لە وەزعێکی زۆر باشاژی ئەوەش نییە کە با بڵین خەڵک باسیەکە ئەوەش نییە کە معارەزە باسیەکە ئەوەش نییە کە لە کەناڵەکانەوە باسەکرێت. بەڵێ پەیوەست بە خەرجی ئەوەی باز دەکرێت بەڕێزش کۆمنتتر لەسرە بۆ ئەوەی دام و دەستگاکانی حکوومەت کە دەڵێن 150 ملیاری مانگانەیە خۆ پێشتر دەیانگو چاکسازیمان کردو هێناوماتە 100 ملیارێک ئێستا بۆ گەشتەوە 150 ملیار یاخود بەڕێزوتت 8 ملیاریشی بۆ بەردەستی بڵێن وەزیر و ئەوانەیە هیچ شفافێتێکی شێ لەمڕۆوە یاخود بەشی زۆریەوەی کە بەڕێزوتت کۆمپانیای حزبی خزمەتگوزاری دەکات جا لە دام و دەستگاکان بێ لە دەربازەکان بێ بۆ ئەوان دەڕوات ئەو خەرجیە ئەو 150 ملیارەی کە بۆ بجێی تەشغیلی بەکارێن بۆ نەسری دایرەکان بنمونە بۆ پاکردنەوەی خەسەخانە و پاکردنەوەی شارەوانی زەبڵ و خاشاک و بۆ پرۆژەکانی ئاو بەشێکی زۆری زۆر ضرورە بەڵام بەشێکیشی بەهەدەرایە بەڵام بەڕاستی حکوومەت ئێستا ئەوێ داهاتەکەی زۆر کەم کاتەوە بۆ کەرتی گشتی بنمونە لە مەرزەکان کۆمەڵێک داهات ئەڕوا بۆ کۆمپانیا حیزبیەکان کە تەنها مۆرێک ئەدەن لە وەصلێک کە ئەمە ئیشی حکوومەت خۆیەتی کە ئەومۆرە هەر پێویستیش نییە هەندێکی ئەسڵەن هەر پێویست نییە بە مۆرەکە بڕێ پارەی زۆر وەرەگرن بۆ کۆمپانیاکە و هەندێکی گەراجانیان دانەوە مەسەن گەراجەکە هەر وجودی نییە پارەیەک وەرەگرن ژمارەیەکی زۆر ڕسومات وەرەگرن و ئێستا بنمونە لە بەریدا کە ئێستا ئەوەشیان ناوە بە کەرتی تایبەت کە بڕێ پارە لە هاوڵاتیەک وەرەگرن کە بۆ ویلادەیە یاخود بۆ ئیقامەیە کە ئەمە لە هەموو وڵاتەکانە یعنی هەندێک شت هەیە فیدراڵیە هەندێک شت هەیە پێویستە حکوومەت خۆی چاوی لەسەری بێ بنمونە مەسەلەن وردبینی یاخود با ئەلکترۆنیکردنی تۆماری خانوبەرەکە دێ بە کۆمپانیا ئەمانە هەمووی داهاتەکەی ئەچێ بۆ کۆمپانیا داهاتەکەی لە کەرتی گشتی یعنی بەرەو سفر بوونە ڕوا کەرتی گشتی بەرەو سفر بوونە ڕوا ئەو ڕسوماتانە والی ئەەکەن کە بچێتە کۆمپانیا بۆی ئەگەر لە حاڵەتێکیشا لە ئایندا ملزم بوون کە ئەم داهاتانە تسلیم بکەنەوە داهات کەم بێتەوە بچێت بۆ کۆمپانیەکان کە کۆمپانیەکانیش هەموو کەس دەزانێت کە کۆمپانیا عایدیکێن و وەکێ ڕشتیانەکە و خاوەنداریەکەی بۆ کێگەڕێتەوە. بەڵێ هەشت خولەکێکمان ماوە چەند پرسیارێکتر سوپاس دەکەم بە کورتی سەبارەت بە لێکەوتەی دواکەوتنی موچە لەسەر بازار و لەسەر خەڵک چۆن دەبێن ئێوە دەبین لە ماوەی 100 ڕۆژ ڕابردوو لە دوای 18 پێنجەوە تەنیا موچەی مانگی 5 دابشکراوە لە 25 حەوت ئێمە لە کۆتایی مانگی هەشتی ئێستا دۆخەکە چۆنە بۆ موچە خۆر بۆ بازار و تاکەی دەسەڵاتداران گرە و لەسەرەوە دەکەن خەڵک خۆڕاگرە و دەتوانێت بەم شێوەی ئیدارە بدا. بەڕاستی کارەساتە یعنی تاوەکو نەچیتە ناو بازار تاوەکو تەعامل نەکەی ئێمە خۆمان لەگەڵ هاوڵاتیان ئاژین و ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵ هەموو هاوڵاتیانە چ لە بازار چ لەگەڵ هاوڵاتیانی دەوروبەرە لە وەزعێکی زۆر مەئساویان چونکە هاوڵاتی هەیە مانگی 250 هزار دینار بەس بە کرێخانوو ئەدات بە پارەی مۆلیدا پارەی ئەم ڕسوماتانشی لەسرە و هاوڵاتیمان هەیە یەک دوو قوتابی هەیە لە با بڵێن زانکۆی ئەهلی دایناون یاخود لە کەرتی تایبەت دایناون چاوەڕێی ئەم ڕۆژەی نەکردووە ئێستا قەرزێکی زۆر کەوتووە بەسەریانە موچەکەی ئەگەر 700 بێت هەیەە لە 450 وە کەمتریشمان هەیە لەوە بەس وەک باسم کرد ئەوانەی سەرەوە خۆیان نازانم موچە چییە بەردەسێکیان لە بەردەسایە مانگی 20 میلیۆنێکیان لە بەردەسایە موچە بێت یاخود نێت کاریگەری نییە لەسەرەوەن ئەسڵن لەوانەیە بعضیکیان هەر نەزانم موچەکەیان چەندە چونکە ئەمەیان هەیە لەم لاوە وەزعەکە ئەتوانم بڵێم مەئساویە کارەساتبارە پێویست بەوە کاتکە لەو کە لە بەرزەوە دابەزنە خوار و سەیرێکی هاوڵاتیان بکەن و تێکەڵی هاوڵاتیان بکەن و گوێ نەگرن بۆ ئەو ڕاوێژکارانەی کە هەندێکیان تەبعاً با تعمیمی نەکەم هەندێکیان کە هەلپەرستن هەندێکی مەسلحەتی و ماستاوچی لە دەوروبەری کە وەزعی ئەو هاوڵاتیانە بەو شێوازە ناگرێنە سەروی خۆیان بەس دەسەڵاتدارانی شەرەوەیان ناوێ دوو لە ڕووی بەڕێست و بینەران هەر ڕاوێژکاری ماستاوچێتی و
هەر خۆشیانەوەیان ناوێ بوورە زۆر باش نەگەیشتم وتم دەسەڵاتدارانی شەرە و جۆرە ڕاوێژکاریان ناوێ کە ماستاو بکە و ماستاو چێتی بکە بەڕاستی ئەوانەیانەوێت کە ڕەخنە نەگرێت سەرنجی خۆی نەدا و چارەسەری کێشەکان نەکات تەنها ئەوەیان پێ بڵێ کە خەلەل لە خەڵکەوەیە حتا خەلەل لە حکومەتی شۆنیە حکومەت هەموو شتێکی بۆ کردوون حکومەت زەریبەی لەسەر داناون کارەبای لەسەر گران کردوون هەموو کەرتی گشتی دراوە بە کەرتی تایبەت و لە بواری تەندروستیە هیچ نییە بە بێپارە و کەرتی خزمەتگوزاری بەرەو داڕمانە ڕوا ئەم ڕاوێژکارانە بە شوێن فەراغێکی یاسایی یاخود بیانوویە کاگەڕن کە بێن بەدەستیانەوە کە هۆکارەکانی ئەمانەیە و لەو لاشەو طبعاً بەشێک لەو ڕاوێژکارانە خۆیان پشتیان هەیە لە ئەو کۆمپانیانە و غیری ئەوەشی کە دەسەڵاتداران خۆیان طبعاً پشتی گەورەیان هەیە لە کۆمپانیەکانە لەبەرەوە تاوەکو کۆمپانیەکان وەسابێت تاوەکو قازانجی حیزب و کۆمپانیا وەسابێ ڕاوێژکارەکانیش ڕاوێژکاری لەم بەشانیانەوێ و ئەو ڕاوێژکارانش لەسەر ئەساسی خیبرە و لەسەر ئەساسی کەفا بەڵێ بەڵێ کاکشێخ ئەوزام دەنگی کاک شێخ بەڵێ وەکو باسمان کرد باسمان لە لێکەوتەی دواکەوتنی موچە کرد کە لە سێ مانگە ڕابردوودا یەک موچە دابەشکراوە واتە لە 100 ڕۆژدا نزیکی 100 ڕۆژ یەک موچە دابەشکراوە کە کاریگەری هەبووە لەسەر ژیانی هاوڵاتیان واگەرەی من نمونەیەک بینەوە تا کاک شێخکاوە دێتەوە دەنگەکەی دێنەوە خزمەتی باز لەو بکەین گەر موچەخۆرێک 600,000 موچەکەی بێ لە 3 مانگدا ئەگەر بەس کرێخان بەس بەشی کرێخانووی دەکات جگەر لە کرێی کارەبا جگەر لە خەرجی ماڵەوە جگەر لە پێداویستی تەندروستی واتە موچەخۆران لە بارودۆخێکی زۆر زۆر خراپدان و ئێمەگە سەیری ڕۆژمێری موچەشکەین وەکو ڕۆژمێری موچە لە ماوەی 8 مانگە ڕابردوودا لە ماوەی 9 مانگە ڕابردوودا لە مانگی 12 تاوەکو ئێستا تەنیا 5 موچە دابەشکراوە موچەی مانگی 12 نەدرا موچەی مانگی 1 و 2 3 و 4 لەگەڵ 5 دراوە مانگی 6 نەدراوە حوت وەرە کۆسە لە کۆتایی مانگی هەشتین ڕۆژمێری موچە بەم شێوەیە کە کارگەری خراپی لەسەر هاوڵاتیان دروست کردووە ئەگەر کاک شێخ کاوە نەزانم لەگەڵ من ماوەیان نا بەڵێ بەڵێ ئەوە ڕۆژمێری موچە بوو کە باسمان کرد و باسی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقشمان کرد کە سێشەمە کۆ دەبێتەوە قەرار وایە راپۆرتی و لیژنانە تاوتوێ بکات بە ئومێدەوەی کە بڕیارێک بدات لەبارەی موچە خۆرە دیێرەکاتی بەرنامەکەشمان تەواو بوو کاک شێخکاوەش لە کۆتایی داهر لەگەڵمان نەما سوپاسی دەکەین سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز بە ئومێدەوەی کە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارێک بدرێت لەبارەی موچە خۆران چەندە هیچ ڕێکەوتنێک نەکراوە ڕێکەوتنی کۆتایی سەبارەت بەنەوت ئەوەی کە تاکو ئێستا کۆمپانە نەوتیەکان ڕازی نەکراون کە داوای شایستەی دارایی دەکەن داوای قەرزەکانیان دەکەن داوا دەکەن حکوومەتی عێراقیدان بەگرێ بەستەکانیان دابنرێ لەو ڕۆ ڕێکەوتن نەکراوە و بە هەمان شێوە دەبارەی داهاتی ناوخۆ ڕێکەوتن نەکراوە چەندە زیاتر لە مانگێکە ئەولێک تێگەشتنا لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند کراوە بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون و لیژنەکانیش ناگەن بە ڕێکەوتن و قەرار وابوو یەکەم جار 2 هەفتە بێ ئێستا درێژ کرایەوە هەفتێکی دیکەش ئێستاش تاوەکو ئێستا نەگەشتونە تاوەی کە راپۆرتێکی هاوبەش لەبارەی داهاتی ناوخۆوە بنووسن بە ئومێدەوەی کە بڕیارێک لەسەر موچە خۆران بدرێ و لە ئاسی ناوخۆش داهاتی نەوت دیار نییەوە بۆ داهاتی ناوخۆش ناشەفافیەت هەیە زۆر سوپاس بۆ کاوعالی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان